خواوە هاندانە خواوە ڕۆحی وەرزشیە بە دڵنیاییەوە نەخێر ئەوە دەرچوونی وەرزشە لە پەیامە پیرۆزەکەی کە گیانی وەرزشی و ڕێزگرتن و هەروەها ڕێزگرتنی بەرامبەر. دکتۆر بەداخەوە شتێکی چاڕوان کراوە شتانە ڕوو بدەن و بەڵێ هاندانە بەڵام هاندانێکی زۆر نادروستە و ئەو هاندانە لە هەموو وەرزشەکانی دیکەشەیە. تازە با بە ڕیز پیاە بڕین کاگاری. ئەمن ئەوەی کە دەیبینم شەڕێکی ترە شەڕ و تووڕەبوونێکی ترە بەس بەهانەکەی وەرزشە من ئەوە دەبی یانی چی چونکە ینی ڕوونکردنەوە لەسەر بابەتەکە بدەم بەتا ئەزانم مە بەستە چییە بەس ئەمێ لە بنی هەمانەکە بین لە بنی هەمانەکە دەدەم تەبیعی گەنج وزەیەکی زۆری تێدایە ئەمن بڕوان بەوە هەیە ئەو وزەیە ئەگەر کارەبای وەکو ئەتۆم وایە ئەگەر کارەبای پێ دروستنەکەی دەبێتە نەوەوی ینی دەتەقێتەوە گەنج هۆکاری چیەکە ئەمە خۆ بەتاڵکردنەوەیە لەوەی کە هیچی نییە من ئەوە دەبینم یعنی بۆ نمونە ئێستا من ینی کە بانگێشی بەرنامەکە کرام زۆر بیرم کردەوە من ساڵی 2006 خۆم بەرنمەیەکم هەبوو پێشبڕکێمەکە لە نێوان سنتەرەکانی ڕۆشنبیری ئێستا سنتەرەکانی ڕۆشنبیری لە چۆن تقریبا نزیکەی 20 سنتەری ڕۆشنبیری بەس لە ناو هەولێرە هەبوو گەنجەکان لەبێ سەرقاڵ بوون گەنج ئێستا لەکوێ خۆی سەرقاڵکە گەنج بێکارە تووڕێیە تووڕەبوونەکە خۆی دەراویشتەکە لێرەوە دەردەچێت مۆزوعەکە ئەوەیە یعنی من ئێستا ئەم شەڕی کە دەیبینم ڕاستە مەسەلاً بەهانەکە وا بەو شێوەیە دەبینم بەهانەکە ڕیال مەدرید و بەرشلۆنەیە بەڵام شتی تری زۆر لە دوایە ینی بابەتیباراچینەوە سەر ئەو ڕێی کە ئێمە بۆ خاڵێکە گەڕین تیان ناکۆک بین بەڵام خودی ناکۆچەکەش هۆکاری هەیە ینی بە بۆچوونی تۆ وەک میدیاکارێک ینی خۆشەویستی قوڵەکە نییە بۆ وەرزش و بۆ هاندەری ئەو شوێنە بەڵام ئەم گەنجانە ئەگەڕێن بۆ شتێک کە خۆیانی تیا بەتاڵکەن و پەلاماری یەکتری بن بەداخەوە بزەبت ئەتوانم بە شوەیەکی تریش باسی کەم ئەگەر لێم نەکەنە بەهانەوەی لێم نەکەنە نقطە مەبەستمەوەیە خوداپەرستی هەیە تۆ خوددادەپەرستی ڕێگەیەکی خۆی هەیە دەروێشەکان زیاتر ئاسوودەتر دەبن چونکە بەهانەیەکیان هەیە بۆ خاڵیکردنەوەی ئەو وزەیە کە لە ناو دەرونیانایە کە خاڵی دەکردنەوە ئارام دەبن ئەوانش کە لێرە شەڕەکە دەکەن ئارام دەبن چونکە ئەبێ شتێک هەبێ شەڕی پێ بفرۆش باش زۆر بەخێر بێن پێم وا بێ ئەوەی کە لێرن پێشوەختە قسەیەکمان کرد ئێوە نمونە جوانەکەی هاندەرن و بەشێکێرە زۆرتان بە درێسی ئەو یانە و گروپانەوە لێرن کە هەواداری ئەوە هاندانە زۆر بە کورتی دەتان برێم وەکو کاگدکتۆر هاندانە بەڵێ بەڵام بە دیوە ناشترینەکەی چونکە لە کۆتاییدا هەموو هاندانێک دەبێت و خۆشی دەربڕی خۆشی دەربڕینی ژەگەر سنووری نەبوولایدا ئیتر ئەوە لێ دەکەوێتەوە دەستخۆش دکتۆر گریمان یاری ئیسپانیا و فەڕەنسایە گریمان یعنی سەیرەکەی ئیسپانیا دۆڕێ یا فەڕەنسا دۆڕێ یا ئیسپانیایی باتەوە یا چوزانم لە وڵاتەکەی خۆیان کەس خوێن لە لوتی نایە معقولە لە سەهۆڵەکەی سلەیمانی و ئیسکانی هەولێر 15 کەس بە چەقۆ برینارە بێ یعنی ئەگەر شەرعێتێکیش بۆ تونگوتیژی هەبێت یعنی شەرعێتێکیش بۆ تونگوتیژی هەبێت لانی کەم لەو شوێنە ئەو شەرعێتە تۆزێک دەست پێکات کە بۆ نمونە کوردستان و ئیسپانیا یاری بکە ڕەنگە منیژۆک و هاندەرێکی کوردستان تووڕە بم یا دڵخۆش بم بە بردنەوەی کوردستان و خۆشی دەرببڕم بەڵام بۆ منێکی کورد چ فەرخێکی ئیسپانیا و فەڕەنسا و ئیسپانیا و بەریتانیا و ئەڵمانیا و نازام چی و چی هەیە ئەمە دیسان و لە ڕۆ دەرونیەکەوە بۆ بەهانەگەڕانێک نییە بۆ خۆخۆری و لێگانمان یعنی ئەو وەرزشەوانەی کە تۆ لێرە لە ئیسکان شەڕە دەبەی لەسەرەکەیت و لاچاوی برات دەرەکە و شینەکەی تۆ لەسەری بڕاتە بێ بە نیو ساعت دوای بەرنامەکە دوای یاریەکەیان لە خۆشترین هۆتێلی شارەکە پاڵیاوەتەوە و 5 کەس مەساجی بۆ ئەوکە
ئەگەر مەوەی باسیەوەی بکەم بە جوانی حاڵەتێک هەیە وابەستە بوون پەیوەست بوون بە هەر ئایدۆلۆژیایەک پێنج ئاستی هەیە بۆ نمونە کاک دەروون تۆ دەتەوێت لە پەرداغی سوور ئاو خۆتۆیان پەرداغی شین کێشەم نێ بەلا تۆ هیچ کامی مهمتر نێ وایە کاک دەروون تۆ پێت وایە زاخۆ بیباتەوە یان قووە جەویە هەردووچی عراقیە بەڵام تۆزە ئینتیمان بەلای زاخۆدایە ڕاست کاک دەروون تۆ هەندێری ڕێال مەدریدی بۆ نمونە پێت وایە ڕێال مەدرید بیباتۆیان بەرشتۆنە نا ڕێال مەدرید بباتەوە و من مەدریدیم باش ئایدنتیتی کەسایەتیم لەوەشتونتر تەنها مەدرید تەنها بەرشەلۆنە نادیە ئەو کەیتر هەمووی خراپە و لەوەشتونتر دەبێتە تونڕەوی ئەنجامە دەکرێت لە دین ڕووبدا دەکرێت لە حزب ڕووبدا دەکرێت لە تۆپانش ڕووبدا باش یان لەگەڵ منی یان دژمنوی دەبێ بتکوژم کاتێک کەسێک دەڵێ من کەتەلۆنی من مەدریدی من ئەوە فەڕەنسی، ئەمە من- بەشێکە لە کەسایەتیم و کاتی تۆ قسە بە ڕیال مەدرید دەڵێ یان بە بەرسۆناڵی تۆ قسە بە کەسایەتی منەڵی بۆ ئەگەر بەم بڵێ دیکتۆر بۆ ئیسپانیا و فەڕەنسا یاریەکەن کەسێک لێرە پێی تێکەچێت لە بەرەوەی ئیسپانی بوون و فەڕەنسی بوون بەدیوە وەرشەکەی بەشەکە لە کەسایەتی چۆن کوردبوونی من زاخۆی بوونی من هەولێری بوونی من بەشەکە لە کەسایەتیم ئەو فکرەی وەکو کەسایەتی وەرگرتووە بەڵام تەندروستاوە هیچ کەسێک پێشنیار ناکە کەسانی زانستی کە هیچ فکرەیەک ئێمە بگەینە ئاستی پێنجم تەنانەت لە بیرروباوەڕە زۆر توندەکانیش ڕاست. کە من کەسێکی دیندار بم پێم وایە ئەوەی وەکو من بیر نکاتەوە و ئەوەی فلانشتی پێ بدعانە بێ و فلانشتی پێ ڕاست نەبێ ئەوەی پێم وایە حزبەکەی من بە باشدانەنێ توندڕەوە تێک دەرە کافرەیان شت هیچ کەسێک نابێ بتوانێت لە پێنجم بمینێتەوە بێگومان لەوانەیە هەندێک بابەتی دیکە بێتەنەوە وایە بابەتێک گەورەترە ئەمەکو نەتەوەیەک بەڵام کەسانی زیرەکەمی شەڵ دەدەن لە ئاستی یەکەم و دوم سێم دابمێنەوە دەکرێت تۆلان گیری هەبێ بەڵام نەگاتەوەی کە شەڕەکی ناوخۆی لێ بکەوێتەوە شەڕی ناوخۆی سلڤادۆر و هیندۆراس دوای پاڵاوتنەکانی جامی جیهانی کاتێک سلڤادۆر 3-2 لە هیندۆراسی بردەوە شەڕی نێوان دوو وڵاتی هەڵگیرساند بەڵام بەنسبەت وڵاتەکەی خۆیەوە سلڤادۆر و هیندۆراس لەبەرەوەی لای ئەوان سلڤادۆر بەشێکە لە کەسایەتی و هیندۆراس بەشێکە لە کەسایەتی کەواتە من وەکو کاگاری پێش بەرنامە باسی کرد دەبێ بڵێمەوە بۆ پێشەوە بڵێم بۆ من پێم وایە کە من بەرشەلۆنەیم کە من کەتەلۆنیم کە من مەدریدیم بۆ من بۆتە بەشێک لە کەسایەتیم ئەمە وەمبوونی کەسایەتیان ئەمە ئەسڵ شتێکی زۆر ئاسایی نۆرمەڵە یاری کۆتایی فەڕەنسا و کڕواتی ساڵی 2010 1.7 بلیۆن خەڵک تەماشای کردووە 1.7 بلیۆن دەیانی لە هەر هەف کەسێ لە ماڵێک لە هەموو دنیاە کەسێک ئاگاداری ئەم یاریە بووە بابەتێکی زۆر گەورەیە من ناتوان بڵێم ئیسپانیا و فەڕەنسا لە یاریەکەن من لێرە بۆ خۆم پێ و مەشغوڵ کەم ئەگەر وابێ بڵێم یەک لەسەر هەفتی دنیا لە بابەتە غەڵەتە فەڕەنسا و کڕواتی ژمارە دانیشتوانیان چەندە لەبەرەوەی یەکێکە لە گەورەترین ئیندەستریەکان لە گەورەترین پیشەسازیەکان کاپیتالیزم سەرمایه‌ی زۆری تێدایە هەموو یاریزانە مارکتینگی باشی بۆەکەن ڕاستە بەڵام ئێمە باسی ئەو مبالغەیەکەین ئەو زیارڕۆیەکەین ڕاستە ئێمە بینەر بە چوزانە لە ئەفریقا بینەر بە ئەو کەسەی کە لە ئیسکان شەڕ بکات لەسەر بەرشلۆنە و ڕیال مەدرید سبەر لە انتخاباتی شەڕەکە و بەیانی کە بێتەوە لەسەر بابەتێکی دیکە نوانێت لەگەڵ عەرەبەکان شەڕ بکە کێشەمان لەگەڵ خودی بەرشلۆنە و ڕیالەکەمانیە قسەکەی کاگئاریە ئەم شەو بە بۆنەی بەرشەلۆنە و ڕیال مەدریدەوە شەڕەکە بەیانی بەهۆی پارتی وێچێتیەوە شەڕەکە دوو بەیانی بەهۆی چوزانم سلەیمانی و هەولێرەوە شەڕەکە و تەنها بە دوای بەهانەیەک دەگەڕێت اینجا ئەو بابەتەکە کۆمەڵێک نەزەرگات هەیە لەسەرەوەی بۆ چێم کەسە شەڕەکە یەکێک لەوانەکە باسی کرد تاقی زۆرە یەکێک لەوانەیە کەسایەتی ئیگۆی زۆر بەرز بێ چۆن ئەبێ میسی بدۆڕێ بەڕاستیتە قبول ناکەم وە لەبەرەوەی تۆ براوە یەکەم کەس کە تادیدی و ئایدنتیتی منی ئەو کەسایەتی منی کردیا تۆی پێویستە تۆ لە ناو ببم اینجا بە قسە بێ بە کۆمنتێکی فەیسبوک بێت لە ناوبردنێکی معنەی بیان لە ناوبردن بەوەی کە بۆ یەکەیکە تاوان با ئەگەر ببوورە دکتۆریانگەرم شتێکم بیرکەوتۆ هەر لەو تەنامتەیە بۆی نامێ دوای باسیکەم کۆمیدیترین شت لە ناوە بابەتە کاتێک ڕوودەدات ئەوەیە خۆی ئەم شەڕە لە چ کاتێک ڕوودەدات لەو کاتێک کە یاریەکە کۆتایی پێدێت ئەوجا سەیری ئەو دیمەنە دژەکە سەری ئەو دیمەنە دژەکە لێرە ئەوانە خەریکن ئەوانەی کە یاریان کردووە حماسیان بۆ وڵاتەکەی خۆیان هەیە شەقیان وەشانوە شەرحیوە ئینزاری وەرگرتووە لە یاری داتوە یاری ناکە فڵان هجووم گۆڵی لێ کردووە لەوێ ئەوانە خەریکن تەوقە لەگەڵ یەکتریاکەن فاین لە ئارەقاویەکە یەکتریە گۆڕنەوە لە بەردەمی ئەوانە ئێمە لێرە شەڕەدەبە دەکەین ینی سەری ئەو دژە خراپەی کە هێستا هەیە هیچ عقلێک ناتوانێت هیچ عقلێک ناتوانێت شیکردنەوەی ناتوانانی نازانی هۆکارەکەی چیە بەس ناڵێم هۆکارەکەی ئەم شتانێ بڕوان پێ بکە هەستەکەم بەهانەیەک بێ ینی شەڕ دەکرێت
ینی لە زۆر جاری سەر دەبینی لە کۆرناڵێکە کابرا کۆرناڵ لێ دەبەی تێدەگرن مەسەلەن ئەوی تێکە بەس ئەو بۆ خۆی دەیکا باش مامۆستا ئەمە یەک تۆس وەکو جەنابەت ئەتوانم وەکو یاریزان ناوت بێنم وەکو پسپۆری وەرزشی ناوت بێنم خۆشببختانە لە زۆر جومگەی وەرزشیە هەبوویت و هەیت و ئەوە هەم لە دەروی کوردستان هەم لە ناوی کوردستان یەک بابەتی تریشێت تەبەن بابەتی پشتگیریکردنی خانمان و ژنان لە کوردستانە سەرباریەوەی کە ڕەنگە هەوڵی جدی شەبێ بەڵام ئەویش پڕ بۆ لە دروشم یعنی ئەگەر کەسێکی بیانی سەیری میدیاکانی کوردستان بکات هەستەکە بەس پیا و سەیری وەرزشەکە یعنی زۆر دەگمەنە خانمان بەشداری ئەو شتە بکەن من ئەگەر لەم خانمە بەڕێزانە ئەگەر کەسێکیان ویستیان قسە بکەن خۆشحاڵە بم ئێوە بینەری وەرزش نینیان چانستان بۆ ناگونجێت یا ناتوانی بۆ نمونە ڕەنگە ئەگەر منیش خانم بم نەتوانم لە سەهۆڵەکەی سلەیمانی و لە سابوونکەران و لە ئیسکانی هەولێر خۆشیەکانی خۆم دەربڕم بەرامبەرەوەی کە و یانی کە ئەی باتەوە یا ئەی دۆڕێنێ وایە ینی زەمینەتان نییە بۆ ئەو بەشداریکردنە ئەگەر ئەویستان قسێ بکەن لە خزمەتان بکە مایکەکە جان خانم باش ئێمە سەری مبارە ئەو هەدەکەن بەڵام ئەو شوێنەی وەکی دەڵێ ئەسکان ئەو شتان زۆر خەتیرە ئێمە وەکی من باوکم ناهێت بڕم ئەو شوێنە چونکە زۆر شەڕی لە ئەو شوێن دەبێت ینی حەزەکەن ئێوەش بۆ نمونە لە شوێنێکی گشتیە لەگەڵ چوزانم لەگەڵ هاوڕێکانتانە حتا هاوڕێ کوڕوو کچەکانتانە بەڵێ ئێمە حەزمان لێ هەیە بڕۆم لەگەر برادری من ئێستا لێرەنا زۆر زۆر بەخێر بێ باشە ینی لە ڕۆژاوا شەروایە ئێمە تقریبان تۆزێک بینەکانمان باشوور بوو بەس لە ڕۆژاوام 10 ساڵ لێرەمە فامن نازام لەوێ من هاتمە لێرەم گشتکە بم فامن نازام خانم ئەتوێ قسە بکەی جان منظمەی فریتورن تایبەتە بە ومن ئەمپاورمنت تایبەتە بە غاردان ئەو کچانە هەمویان غار دەدەن و هەمووشتانەر کچن هەمومان کچین چکە ئەمە بەبەستمان ئەوەیە کە ئەو شەڕانەی کەڕوو دەدەن محاولە بکەین سەبر ئەو شتانە بگۆڕین بۆ هاندانی وەرزشی بۆ ناچنە ناو پیاوانەوە بۆ ئەوانە چن بەس بۆ ئەمان بۆ ناچن هەستەکەی شوێنەکە بۆتان گونجاو نیە یان چی ئەکید شوێنەکە گونجاو نییە ئەمە یعنی هەتا دەتوانین محاولە دەکەین سەبر ئەو شتە بگۆڕین بەس ئەکید شتەکە هەندێک وەختی دەوێ یعنی ئێستا لۆ نمونە ئەم دەتوانم هەندێک شت بگۆڕم کە دەتوانم مەسەڵەن بخۆم لەگەڵ هیچ لە ناو خانمانە ینی ئێستا ئێمە هەر زۆربەی توموتیژەکان هەر لە ناو پیاوانە بینین بەڕاستی لە ناو خانمانی شاو توموتیژیە هەیە کاتی یاری وشت لە ناو ژنان ئەکید لە ناو ئەفرەتان ئەکید کەمترە بەس ئێستا لەو نمونە بخۆم ئافرەتم ئەکید ئەم حەزم لێ بچمە ناو ئەو زیانە ینی بخۆم وەکو هاندەر بخۆم حەزم لێ لەو زیانە بم بەس هەتا حدەك دەتوانم شتە چی بکەم بەس ئەکید ناتان بچمە ئەو زیانە لەبەر ئەوەی هەموو جار شەڕ ڕوو دەدا شتەکە لەو منش خەتەرە ئەوە تەندروستە ئەو شتە ئەکید تەندروست نییە کە ئەمن نتوانم بچمە ئەو جیانە کە ئەم نتوانم لەو جیانە مردوانینە هەیە کە هەمومان ینی ئوستاز ینی وەکو میدیاکار من حەزەکەم تۆ قسە بکەی ینی ئەو تێڕوانینە هەیە گەر کەسێکی بیانی سەیری میدیاکانی کوردستان و سوۆشیال میدیای کوردی بکە پێی وایە بەس پیاو یاریەکات و پێدوانیە گەر زەمینە سازی هەبێت خانمان بێتە ناوە تۆزێک پیاوانیش ئەو شتەکەم بکەنەوە فەرموو تۆزێ خانمان شەرم و شکویان هەیە مەسەلەن وەنیە یعنی ئێستا ئەگەر بۆ لە ئیسکانیا لە سەوڵەکەی سلەیمانی تۆ ئاور بیتەوە چوار خانمی جوان لە تەنیشتەوەی هەر لە خۆتەوە ڕوونایەت دەبەکە هەڵی وەنیە بەنسبەت خانمان بە یاری تەمەشاکردنی یاریەکان کۆمەلگاکەمان بڕێک بربەست دروست دەکە بۆ بابەتە ڕاستە کێشە و مەشاکل زۆرە بەڵام زۆر هەن هۆکارگەلێک هەن مەسەلەن شرۆڤەکارێکی وەرزشی دێت یعنی نیقاشی وا دەکاتن ئەو هاندەرانە ڕق دروست بکەن نەک بەسا ئەو گەنجانێک کە لە ناو تەمەشاکردن یان شتێک ئەو ڕاگەاندانەی خۆمان دەبی کەسی وا بینن شیاو بیتن لەوەی کە بتوانین ڕوونکردنەوەی وا بداتن ئینفعال دروست نەکە لە ناو گەنجانە بەداخەوە ینی ئەو ئافوم کە بە ڕاشکا بە من زۆر بینەری یاری وشتنی و زۆر کەمی ژاریم بینی بەڕاستی ینی و ئەشتوانم بڵێم ینی هاندەری شوێنێکیشنی بەداخەوە بەڵام مەبەستم ئەوەیە ئایا ئەو با بڵین ئەو کەسەی کە شەرحی یاریەکەکە کاکە دەروون خۆی دەزانی شارەکاری وەرزشیە شرۆڤەکارە عەرەب و بیانەکان وانین
بەدەر نین لەو مەسلەیە بەڵام ئیوان باش خۆمان زۆر فەوزایە هیچ شتێک نییە ینی بتوانین باش ئێستا ئێوە بزانم ئێستا ئەو فەرەنسایەکی عارە 24 قەت گەیشتونەتە ئەو شوێنەی شەڕە بەدەن باشترین هاندەر لە کوردستان و لە عێراق هاندەری فەڕەنسایە هیچ کاتێک ئەو هەمە نجومەشمانە بووە مەسەلەن زێدان مەسەلەن پلاتینی مەسەلەن کلیان ئەمپاپی هەتا ئێستا من نەگەیشتنەوەی کە کێشە دروست بکەن لەگەر بەرامبەرەکانمان بێ مشکلەترین هاندەر لە کوردستان فەڕەنسایە. باش قوربان جان طبعا باسی ئیسکانت کرد ئەمن نەک ئەگەر خوشکم یان خێزانم ئەم بەخوا براکەشم ئێستا لێرێ قبول ناکەم مستە ئیسکان لە یاریوە یعنی ئەویش دەبەرچ لەبەرەوەی لەگە ڕێزم لۆ خەڵکی ئیسکان لە بۆ هەمیان کە بە خۆشم زۆر سەردان دەکەم بەڵام لە یاری واگرین ئەمن ئێستا مەسەلەن ڕۆحەت شەڕانجێزیمەیە باشە ئەگەر بە تەنها بم لە ماڵێ زۆر هاوار دەکەم و تۆ بەڵام کە دەگەمە دە کەسی بۆچی خۆم ئیتر دەقەومێ ئیتر لەو حاڵەتانەش بەجددی ینی ئەوە نییە بڵێم هاندەری ڕیالیان بەرشلۆنەیە ئەوە ڕەشبگیریە و ئیتر هەر کەس دۆ خۆی ینی بەڕاستی لەگەڕ مەجالەتیانێش تۆڵی براکەشم نایڵ ئارە وەڵڵا ئەجە باش شتێک پێ بڵێم ئێمە وەکو دەستەی هاندەرایان ڕیال مەدرید کە بە فەرمی ئێمە لە کوردستان کار دەکەین و چالاکیمانەیە هەمیشە خۆمان بە دوور دەگرین لەو شوێنانێکەوە بۆنی ئەو شتانەشی لێبێ زۆر جار کەناڵەکان گلێوە دەکەم بۆ دەستناوێ لەبەر ئەوەیەکەوە دووربین لە تەشەنووس واللهی زۆر جار دەژنووسین لەبەر دەرگا دەنووسین هاتن تەنها بۆیان بۆ هاندرایان ڕیال مەدرید لەبەر چی خۆمە بڕوامان بەوە هەیە وەرزش وەک خۆی تێدەگەین و دەزانین بەڵام لەوانەیە بەرامبەرەکە دوانە بێ دەستخۆش قوربانجان ئەگەر مایکەکەی بیتێ بەخۆی کورد ینی ئەگەر لە براکەی نیت ناوەڵە برادریمە برادر بەخۆی کورد ئەگەر لە سەرەتای ینی مێژووە تەمەشا بکەی هەر لە شەڕدا بووە یعنی من زۆر باز دەکەن گەنجی کورد مشکیلەی هەیە شتە چیە بەس ناکرێت و ناحەقیشی بگری لەبەرەوەی چاردەورەکەی بیئەکەی ئەو هایە یعنی تو تەمەشاکە کورد لەوەتی هەبووە یعنی لە فترەی زەمەنی زۆر کەم خۆشی لە خۆی دیتێ 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ پاشان دێ یعنی لە شۆڕشەوە پێداوەرە گەنج ئێستا حالیان یعنی ئەو سایکۆلۆجیێتەوە عقلێتی لە بۆ دروست نەبووە کە هادئ بیدان بە خۆیدا بگری دەستەوە ماڵێ هەر شەڕە وڵات تێک دەچی هەر شەڕە ئەو کەناڵەکانیش بێبەری نینە لەو مۆزوعی بابێت بڵێم کەناڵەکانیش دێتن ینی بەس ئیخبار بەشتی شار یەکشتی بەرنامەی فەنی نییە ئینتەرتەیمنت نیە و کابرایی هادئ بکاتەوە ئەکتیڤی بکە ڕێک لەوەی لەگە قسەکەی مامۆستا ئاریمە تەواوە ئەو وەرشەی دەکاتە بەهانە لۆ ئەوەی ئەو شەڕی پێ دروستکات چکە لەبیانی هاوڕای قسەکانی کار بڵێ لەبی ئەچیە کاک دەروون لەبی ئەچیە بە شەڕ بوونی هەبووە یعنی چاچیژمە بە ئەمن باش ئافۆ قسە ئاخر قسە ینی لە ئیسکان ئێستاوەی لێ هاتیە ینی دەبی خۆزگە بۆی بخوازی کە گەمەی گەورە دەکرێ ینی کلاسیکۆشتانە شەڕ ڕوونەدا ئەم یەک ڕووداوت لە دەجەرمەوە بە کورتی قسەکەی دەبانەوە 2014 کە گەمەی بەرازیل و ئەڵمانیای بوو کە لۆمە زۆر ناخۆش بۆکو جمهوری بەرازیل لەو ئەنجامە گەورە ئەمە دوو میدیاکاری زۆر گەورەمان هەبوو کە لەوەتیان ببینم دێنە ناو ڕاضەینە باشە خەڵک هەستا جوێنێ بە خێزانی بە عیلەی یعنی وی لێ هادە دوو کەسەوازیان لە تۆپ پێینە بۆ ئەخیرانە گەڕانەوە ئێ باشە کابرا لە بەرازی لە گەمەی دۆڕاندیە لە ئەفریقا گەمەی دۆڕاندی ئەو قوربە سەرچ بکە لۆ تو قسەی بە خێزانی بە عیلەی بە ئەوەی دەڵێ هەتا ینی ئەو یۆڕۆیش کە ئەمن لە ستۆدیۆکانی ڕوودا بووم لەناو ئیسکان ئەم کەدممە بینی دوو شخصان هەردوو قسەیان بە یەکدی دەگوت ینی ئەو سایکۆلۆجێتیا دەستخۆش جەمە خزمەتان دەستخۆش پێ دوایە ئەم بەرنامانە نیەتی ئەم بەرنامانە کاریگەری هەبێت بڵێ لە ڕاستی کۆمەڵێک پرسیار لە لامان دروست بوو زۆری ئەو قسانی ئەو بەڕێزانە کردیان 100% لەگەڵین لەگەڵ ڕاگەیاندن بەڕاستی ڕاگەیاندن هەولی نەداوە کە وەرزش بە ڕۆشنبیری بکە لە لای خەڵک یعنی خەڵک ڕۆشنبیر بکە کە وەرزش بکە یاخود هاندان بکە زۆر لە قسەکانیان کە پشگیری دەکەم کار ئیعلام ڕاگەیاندن کەم تەرخەمە لە هەوڵدان لە بۆەوەی کە خەڵک بەرەو پێش ببا کە دیوە جوانەکەی وەرزش بە خەڵک بناسیێنی کە وەکو باسم کرد ڕێزگرتن و خۆشەویستیە وەڵامدانەوەک لە بۆ بەڕێستان کە باست کرد چۆن لێرە من خەڵکی ئەو لێرم هاندەری بۆ نمونە ئەوانە هاندەری ڕیالن یاخود فەڕەنسانە کە لێرە دانوشن پێشببینی ئەوەشم کرد هەردووچیان لە شتەکی هاوڕانە کاردووچیان ئیمپاپی فەڕەنسایە و لە مەدریدی ژیاری دەکاتن ئەوەی کە بە خەیاڵم داهات کە
ئەوانە مؤسساتی وەرزشینە وەکو ریال مەدریت بۆ نمونە مؤسسەی وەرزشیە سەر بە ئیسپانیانە بڵێ بەس هاندەرەکەی مەفروزوایە ئیسپانی بێ نەخێر لە هەموو دنیا ڕاستە هاندانی بۆ بکە هەوڵی بۆ بدە و خۆشیشت بێ ئاسایی یا ڕۆتینە بەڵام نەگاتە ڕادەی شەڕانگێزی و تند و تیژی بەڕاستی ئەوە کارە ساتەکە لێرە دروست دەبی یعنی ئەوەی کە کاگاری باسی کرد زۆر ڕاستە کۆمەڵک کارەسات و ئەو شتانێک کە لە بیر و بۆچوونی مەدا هەیە ئەوە دەکا زیاتر تند و توژی ڕوو بداتن لەوێ باش وەزیفەی با دایمە من حەزم لە بەردی گەورەنی ئەم قسەم بۆ بکۆ با بیکەین بە قسەی کۆتایی ئەم بەشەی بەرنامەکە حەزم لە بەردی گەورەنیە کاگاریانی ئێمە چیمان پێکرێ بەڵێ وەکو ینی پێت وایە میدیا شتێکی پێ بکرێ پێت وایە ئەکرا میدیای کوردی لەسەر ئەو جومگانەی کە کێشەی جددی خەڵکن و میدیا کاریگەری هەیە ئەوایە قسەی بکردای و نەیکردنیاوی 100% ئەو هەندێرە بەڕێزانە وەڵامیاندایەوە گوتیانەوانەی کە دێن شیکەرەوەی وەرزشید لە بۆ دەکەن یاخود ئەو کەسانی کە دێن قسەت بۆ دەکەن کەسانی پرۆفیشنال و ئەکادیمین ئەو کەسانە لە ڕووی کوڕ ئەو کوڕێ جنێ و بات و خەڵک لە خۆی کۆکاتەوە ئێستا بۆتە هەزەلی یعنی تۆ شتێکی هەزەلی نەکەی پێت ناڕێن شرۆڤەکارێکی باش لە بەرەوەی ڤیوت کەم دەبی خەڵک ئێمەش دەکەین ڕاگەیاندنەکانمان چ دەکە هەڵدەستی ئەو کەسانە هەڵدەبژێری کە ڤیوی بۆ کەناڵەکەی زیاد دەکە کە تەسویقە و بازرگانیە مەفروض وایە کەس لەگەڵ ئەو کەسەش ئاساییە کە دەهینی لە بۆ تەسویق و لە بۆی کەسانی پرۆفیشنال لە ڕووی ئەکادیمی یاخود ئەوەیە تەجروبەی مەدانی هەبێ جگە لەوەش لە سوۆشەل میدیا مەفروض وایە وەرزشوانەکان ئەوانەی کە لە ئاستەچی ڕوز بەرزی زۆر بوونە سوۆشەل میدیا زۆر کاریگەری هەیە کە ئەوش دەتوانێت هۆکارێک بێ لە بۆەوەی کە سەرنجی خەڵک ڕابچێشێ لە بۆی کە ڕۆشنبیر بی ئەمە منداڵەکانمان هەر لە تەمەنەکی بچووکەوە هەر لە ئەکادیمیایەکان کە فێرە ڕاهێنانیان دەکەین لەوێ فێرە شەڕانگێزیان دەکەین فێرەوەیان دەکەین چۆن دەستکەوت بێنین چۆن سەرکەوین سەرکەوە بەڵام ئەگەر دۆڕاشی گیانی وەرزشی تەبێ قبولی بکە دەست خۆشکا دەردی کاگاری وتی ینی یاریزانەکان لە ناو یاریگاکە فانی لە ئارەقاویەکانیانە گۆڕنەوە لە ئیسکان و سەهۆڵەکەی سلەیمانی شەڕە چەخۆیە چۆڕێ ئاوە خۆین دەردی کوردەڵێ و یینەوە خزمەتە بەرمە کاگاری هەمیشە دکتۆر ینی هەمیشە کە ئەم قسێ زۆر دووبارەکەم و کە بابەتی بەرنمەیە کەڵە بژێرین ڕەنگان دێجا لە ناو برادرانی خۆشمانە ئەم مشتومڕە دروست بێ بڵین ئەرێ ئەم بابەتە ئەوە ئەهێنێت بەرنامەی لەسەر بکەین بەڵام کاتێک کە ئەچینە قۆڵایی ئەم بابەتانەوە سیرەکەین ئەو شەڕەدە بە و ئەو هات و هاوار و ئەو یەکتر ئازێددانە هی ئەوەیە کە میدیا جددیەکان لە کوردستانە بەرنامە جددیەکان ئەگەر هەبێ لە کوردستانە زۆر بچنە قۆڵایی ئەو ینی کاگاری بەرنامە هەیە لە کوردستانە ساعتونیە 2 ساعت باسی زەڵاتە و بۆکە و هەموو شەوێک چوزانم هەموو ڕۆژێک بەڵام بۆ دەستنابن بۆ ئەمانە بۆ پێ دوایە ئەمە میدیا نەتوانێت چارەسەریکە وەک چۆن بەشێک لە بەڕێزان و جەنابتان وتان بەشێک لە هۆکارەکەی میدیا و ئەو کەسانەیە کە شرۆڤەکاری وەرزشین بە ناو شرۆڤەکاری وەرزشین ئەی باشە هەر ئەگەر دەردەکە میدیا بێ دەرمانەکەش لای میدیا نابێت خۆی بەدڵنیایەوە چکە تۆ خۆی ئەمەوێ نقطەیەک باسکەم بەداخەوە بە تایبەت بە میدیا میدیا کە پێیان دەسەڵاتی چوارەم کە باسی دەکەن میدیای پێشتر ئەرکیەوە بوو کە بە خەڵک بڵێ چی بکە میدیای ئێستا خەڵک پێی دەڵێ کە دەبێت چی بکە یعنی خەڵک حەزی لە چی بێ میدیا بەڵی میدیا بەدەست خەڵکەوە ئێستا مەسەلەن ئاجر بڵێ ئێستا وای لێ هاتۆ بەداخۆ خەڵ ئەڵێن ئەوە ڤیوی باشە ئەوە وەکو مامۆستا باسی کرد ئەوە بینەری باشە با ئێمە بچین بۆ ئولایەنە یعنی هەمویان ڕوو دەکەنەوە تۆ دەڵێ میدیا بۆ نایێت لەسەر بابەتەیشکات چکە بەشێکی مارکتینی خۆی لەو بابەتە اینجا من ویستم نقطەیەک بوو باسکەم لەسەرەوەی کە تۆزێک هەر ینی وەکو هین باسی دەکەم وەکو کۆمیدی ئێمە ئێستا مەسەلەن ئێمە فوتبۆلی شوێ دەبینین ئەڵمانیا ئەوروپا ئەوانە دەبین
ئێوە قەت بە کۆمنتارەکانی ئەوروپا سیرتان کردووە سێری فوتبۆڵتان کردووە کابرا کۆمنتارە لەوێ دانیشتووە دەڵێ لە ژووری مەساژایە خۆ ئێمە کابرا نبینین مەسەلا ناوە دانیشتووە دەڵێ پیمانۆ پاس کۆرناڵ گۆڵ توخوا ئێرم تۆزە بشێ لە شوتۆ ڕاستیەکەی بەڵام ئەوەی لای خۆمان هەڵابەتە نەڵێم بە تەنها ئێرە ڕۆژەڵاتی ناوەڕاست ڕۆژەڵاتی ناوەڕاست جیاوە چیە کابرا لێرە دانیشتووە گۆڵی لێکرایە من هاندەرێکم گۆڵم لێکرایە وەز ئەم زۆر خراپە پارەی مۆلیرەم نەدایە کرێچیمە دانیشتیمە ئەو 5,000 پێ بووە لە ئیسکان دانیشتومە ئەوە نێرگەلەیەکم بان کردیە ینی بوو دەکەواسەکان ئەوە شتێکە کە باوە نێرگەلەکەش سوتایە لە عادەکانی شاد دیسانەوە بەگوێ مادەوە چیەوە ئەوەی تەنیشت مەڵێ منشڵم شڕە دەمی ئاچش دروست بس ئیزافەتەن یەک قەوس ئیزافەتەن بۆ قسەی جەنابتان ئەم ساڵ لە یاری پرتوگال کە بێژەرێکی عەرەبی زۆر گەورە و ناودار کە نیوەی خەڵک هاندەریتی لەو بێژەرە نەیان هێشت هیچ کە بێژەراتی بکات لە ئەتا یاری کۆتاییەکان هەتا کۆتاییەکان لەبەرەوەی قسەی زۆر بە ڕۆناڵدۆ گوت ناوی بێژەرەکە ناتوانم لێرە بێنم دەڕازیکارەکانی ڕۆبەڕووی یاسایی ئەکرێنەوە ئەگەر سیستەمیاییەوە کات و بڵێ ئەو یاریزانە گۆڵ ناکە من هاندەری ئەو یاریزانم ئەو یاریزانە ئەو لێدانە گۆڵ ناکە ئەو یاریزانە قسەی بە یاریزانەکە بڵێ پرتوگال دۆڕاندی لەسەر ئەو یاریزانە ینی تۆ وەدەکە لای من شڕانگێزی و تونندڕەوی دروست بیتن کە ئەوە بۆ ئاوا دەڵێ تەمەشای سوۆشەل میدیات بکرد بە دابەزینی کولی لەسەر ئەو کۆمنتارە بوو بەڕاستی ینی وای لێ هات ینی قسەی خراپیان بە خانەوادەش دەگوت ینی خەڵکانە کە یەگەر گوتیان تەمەشای ئەو کەناڵە ناکەین ئەگەر ئەو بێژەرە بێژەراتی بکە بۆ یاریەکانی ئەوەش ناچار کراکە لەسەر ئیزافەتەن لەسەر قسەی جەناب ڕاستە زۆر کاریگەری هەیە ئێمە هیچ کاتێک هیچ شتێک وەکو خۆی نبینین یعنی فوتبۆڵە وەکو فوتبۆڵ سەیریکە ینی وەکو فوتبۆڵ نایبینین ئێستا مەسەڵەن بۆ نمونە بە کەس باشە ئەمانە جمهوری بەرشلۆنەی تێدانە من عیب نەبێت جمهوری بەرشلۆنەم عیب نەبێ بەرشلۆنەم ساڵ عیب نەبێ پێ ئەو مەشەدانیاندی ترسان زەماعەت ناکاکە ڕیال مەدیدەوە ساڵ بەرشلۆنە دڵی زۆر ساف بوو حەزی نەدەکرد گۆڵ لە کەس بکە ینی دڵی زۆر باش حەزی نەکرد کەس عەزێت بە دکتۆری شەڵێ عیب نەبێ ئاساییە بۆ بەرشلۆنە ئەم ساڵ نادی بووینە هەفتەی نادیێک بوو ینی وەسە ئەمان زۆر خراپ بوو ینی ئێمە خراپتر ینی ئەم ماوەیە ئەمە پێویستمان بە ڕژیم نەبوو ئەو ماوەیە کە بەرشلۆنە خۆشە هەمیاوە بەجانی وەنیە ینی ڕاستیەکەی وایە ئەوە جانی وەرزشیە وەنیە دەچەپڵێکی بۆ لێ ئاها دیمەنەکە چەند جوانە هاندەری ریال مەدرید بەجلی ریال مەدریدەوە چەپڵە بۆ بەرشەلۆنە لێ برام ئەمساڵ حەشریان کرد ڕاستیەکەی ئەوەیە ئەمساڵ حەشریان ئەرێ وەڵڵا بە کاک من لێرە بێمەناوە لەبەروی ئێمە ئێستا لە جەو شادین دانیشتینە پێ دەکەین ئەو زۆر چاڕوان کراوە بەڵام من فرەدەناو جەماعەتی بەرشە من زۆر قسەی ئەو برا بە ڕێزان بەدڵ بوو ئێمە حاڵەتێکی دەرونیمان هەیە پێ دەڵان دی ئیندیڤیژویشن ببورن بە کوردی نازان باش ئەو کەسە دادەبڕێ لە خۆی من چی دیکە تاکنیم بەهاکانی خۆم لەدەست دەدەم بۆ نمونە من لەسەر جادە هاندەرێکی ڕیال مەدرید ببینم بەیەکەوە قساکەین گولە بە ڕۆژە خۆین چایە خۆینەوە بەڵام فرەم دەناو گروپێ بە بەرشلۆنە تونندڕەوی تێدایە شلی تێدایە و دەمارگیری تێدایە و فرەم دەناو گروپێکی ڕیال مەدریدیش لەو بەر بە هەمان شێوە زۆر باسانی من پێ لە بەهاکانی خۆمەنە ئەو ڕاستی زۆر جوانە حاڵەتێک سایکۆلۆژی دی ئیندیڤیژوەلایزیشنە من ئێستا لێرە لە چاکەت و ڕیباتەیەک و دانیشتم و ئەکیتم زۆر بە ڕسمی قساکەم من هەولێریم پێویستە کۆمەڵێک بەساژ هەولێری بەکارنێنم تا جوانتر بێ ئەمە پرێشەری ژینگێ لەسرم بەڵام کاتێک من لە ئیسکاندا ئەنیشم و گۆڵێکەکە و بۆ نمونە مەسی دوو گۆڵی کردو لە نهایی ئەرجنتین دوو گۆڵی کردەوە ئەمباپێ دوو گۆڵە کاتەوە بەڵێ دەبێ دڵم تون بێ بەڵام قسەکەی من ئەوەیە دێمۆ سەر هەمان پێیامی سەرەتای تۆ چۆن ئەمە دەرببڕم دوو لە هەموو گرنگتر ئێمە ناتوانین باسی چارەسەر بکەین باسی هۆکار نەکەین تۆ هەزاران هۆکارت هەیە لەسەرەوەی من عەسەبیم لەوانەیە من کەساتی نەرجسیم هەبێ لەوانەیە من لە مناڵیەوە کۆمەڵێک ترۆمام هەبێ لەوانەیە من ئیگۆم زۆر بەرز بێ چۆنە بێ من بدۆڕم ئەسڵەن لەوانەیە من لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەم بە شەڕ هاتبمە دەرەوە تووڕەبوونەکەم لەسەرەوە بەتاڵکەمەوە شتێکمان هەیە پێڵم پیر پرێشەر
فشاری دەوروبەر فشاری کۆمەڵایەتی زۆر کەسێک گەرە ناکێشێ لەناو کۆمەڵی برادەرکەدان لە پێکە تۆ پیاوی بە هەمان شێوە و لە هەمووی گرنگتر میدیا و سۆشەڵ میدیا بۆ نمونە من تەوەقوعەکەم ئێمە ئەو کەسانی کە با بڵێن کورد بن زۆر کەم هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵی کەسمان برادر بێ کە جنێو بە کورددان دایمە فرێندمان نینە برادرمان نینامانە ئەو کەسانەمان برادرن کە قسە ناکەنیان تەئیدمانەکەن تۆ کەسێکی دینداری کەسێکی دیژەدین کە زۆر جنێو بدا ڕفیقت نییە واتە تۆ پۆلەرە دروستەکەی تۆ جەمسەرە دروستەکە لەو شتانێک کە وەکتۆ بیرەکەنەوە و ئەو ژەچی جەمسەرە دروستەکە کە لەو شتانە وەکو خۆی بیرەکەنەوە کاتێک من کۆمنتێک لەسەر پۆستێکە نووسم کاک دکتۆر ڕفیقمە و کاک دکتۆر وەکو من بیرەکاتەوە مناڵێم بەرشەلۆنە حەکەم غەدری لێکرەوە ژەڵێ بەڵێ غەدری لێکرد کاگاری شەڵایمان شت من ئەسمە بەرامبەر ئەوە بە سێ ئایدیا بەنج کراوم باشە و پێم وایە من 100% ڕاستم و لە هەمان کاتیش مێشتی من حاڵەتێکی پێدرن کۆنفەرمیشن بایەس لە ئەنگری ئەو ئایدیانە دەکات کە بەخۆی قەنەعاتی پێ هەیە ئەویش 5-6 برادری هەیە من و ئەوە بەرامبەری دانانیشین 5 کەس بەرامبەر 5 کەس 10 کەس بەرامبەر 10 کەس دانیشین و شەڕی و ئایدیانە ئەکەن و ئەوەی کە میدیا دەکرێت ڕۆڵی ببینی متفێم وایە ئەو کەسانێک کە کاریگەر لەناو وەرزش ڕۆڵی زۆر گەوریان هەیە کاک دکتۆر لەوانەیە لەم باشتر بزانێت ئەو فەوزایی بە ئاخری لە ناو هەڵبژاردەی عێراق بوو لەسەرەوەی کورد پاز ناداتە عەرەب پاز ناداتە شیعە کاریگەری زۆر خراپی هەبوو بە من بابەتەکە زۆر لەوە گەورەترە کە بزنسێکی بلیۆن دۆلاری باشە و تەنها بڵی دانیشەوەکو تۆپانەیەک سیر کە ئەخر ئێستا تۆپانێ هەموو سیاسەتە یعنی بۆ نمونە تۆ ناتوانانی لەناو تۆپانێ پشتگیری غەزە بکەیت بەڵام بۆ هەیە پشتگیری ئۆکرانیا بکەیت باشە بۆت نییە پشتگیری منداڵێکی فلان شوێ بکەین بەڵام بۆ تێ پشتگیری ئایدۆلۆژیا بکەیت با تەرجەمەیەکی کوردستان خۆی مۆزعەکە منیش هەمان شت بوو یعنی کەوتم تۆپانی فوتبۆل دەبێ وەکو خۆی سیرکرێ یعنی بە نەفرێک دەڵێ مەسا من نۆرمال کەوتم جمهوری بەرشلۆنەم نۆرمال هەر بە فەتری هێناومانە هەر لە باب بۆمان باوەتەوە بەڵام بە نەفرێک دەڵێ بەهانە دێنێت و دەکاتە سیاسی مەسان دەڵێ بۆ جمهوریەوە کاکە هەرێمی کەتەلۆنیا وەکو هەرێمی کوردستان وایە ئەوانیش ڕفراندۆمیان کرێمەش فرانکە ئەوڵای ئای بە تۆ جمهوری ڕیال مەدرید بچکە ڕۆناڵ مەدرید وەکو وایە کە جمهوری ڕیال مەدرید تحلیل بوو هەسێرکە وەکو وایە تۆ جمهوری ڕیال مەدرید تۆ جمهوری بەغابی ئەمە ڕەبتی نییە یاخود مەسەلەن دەڵێ باشە تۆ بۆ کریسیانەت خۆش دەوێ مثلا ڕقت لە میسیە لە کریسیانۆ ئاگالێ نەبوو براکەم ئاگالێ نەبوو کۆکاکۆلاکەی فرای و کۆکۆکەلایەکیەیە ئیسرائیلە ئەو ئیسرائیل ئەو دامی ئیسرائیل ناکە بەس میسیت بینی لە معبەدی جوولەکەەکان بوو ئەو دامی ئیسرائیلە آخر ئەمە چه ڕابتی هەیە ئەو دوانە بەسە زانە شەق لە تۆ پەڵدەن یعنی هیچ ڕەبتێکیان بە سیاستەوە نیە ئەوان کاتێک یاری دەکەن سیاست ناکەن ئێمە بەهانە دێنینەوە شتێکی تریش هەبوو ینی ئەکری لە بەرنمێکی تریشا باس بکرێ ئەکری لەم بەرنمەیەشە گرێوی وەرزشی ماوەیەک هاتە ئێرە یعنی گرێوی وەرزشی خۆی بۆ چییە گرێوی وەرزشی مەسەلەن ئێستاەوە هاندەرێکی ڕیال مەدریدە بۆی زیاتر چێژ لە یاریەکەی وەرگێ $10 $15 دەڵێ ڕیاڵی باتەوە بۆی چی بۆی تۆزە بە چێشترەوە سیرکە ماسی زیاتر بێت $10 $15 چنی ئەگەر بژدۆڕی شتێک نییە بەڵام خۆشتر دەبێڵێ ها تەواو خەریکەن دوو جار دەیباتەوە جارێکە یانەکەی پرتیۆ تو جارێکیش کە ئەو $15 پوینتێکی بۆ زیاد دەبێتە $80 $100 بەهەرحاڵ کوردی خۆماندا یاک دەفتەری دادەنا کاکە یەک دەفتەر بۆ دادنێ ینی ئەوەی کە شەریکەتەکە کە پارەکان بۆ تەحویلەکە لەوانەیە ماوەیەک ئاواستا بە یەک دەفتەر $1 لەسەر یاری لەسەر یاریەک بووە لە کوردستانە بەڵێ لە ئیسکان زۆر ڕوودا ئەو بۆیە تۆزە کۆیان کردو ئەجینا پێشتر لام و زۆربەی کافتریاکان ئەوێ هەبوو گرەی وەرزشینگە ئیتر وای لات کابرا دەدۆڕا دنیای دێنای خۆ شەڕی دەکرد چەند شەڕێک لە ئیسکان ڕوویدا لەسەر ئەو مۆزوعانە کابرا دۆڕا بوو نسبت بێت ڕاستی ئەوە هەیە لە هەموو دنیا و خەڵکی شەیە پارەی زۆر دادنێ بەڵام ئەوەی کە پارەی زۆر دادنێ ئەوەیە کە دەڵێن کێشەی وەرزش ینی لە دنیا ئەنجامەکان زووتر دەزانن ینی چۆن زووتر دەزانن یاریزانێکڵێنەوە لە نوی کاسل ئێستا یاریزانمانەیە لە نوی کاسل و ساڵ ڕاگیراوە لەسەرەوەی ئەو بێتەی کردی و قماری کردیا بەڵام پێم وانە بەشێکی زۆریم توموتیژەی کورد ئەوە بێت کە بۆ ئەوواکە حەو براوە بزانام تۆ ئەویست قسە بکەیت و با لە خزمەتا بوو بەڵێ زۆر سپاس سەبارەتەوەی ئێمە بە شێوەیەکی گشتی باسی ئەوروپا و ئەوانەمان کرد لە هاندانی یانەکان و بۆ نمونە هەڵبژاردەکان بەڵام شتێکی شکەمان لە یا چوو خوری ناوخۆی کوردستان کە نزیکترە لە خۆمان دەبینین ساڵانە چەند جارێک کاری ئاژاوەجێری ڕووەدا لە نێوان یانەکان لە خوری کوردستان چی لە قەزا و چی لە ناحیەکان بێت هەرچەندە کەمە دوورەکەمەوە لە بابەتەکە بەڵام ئەوەش
خوێنی تیاڕژێت و مەبەستی تۆ ئەوەیە کورد و کوردی ژاریەکە هەر خوێنی تیاڕژێ دەستەکانت خۆشوی بەس بە جوابە چ کورتی بدەمەوە زۆر بابەتەکی زۆر گرنگە کە ئەمە مەفروزوایە لە بۆ خۆمان زۆر باسی بکەین ئەمە ساڵی 2 ساڵ پێش ئێستا لایەکێت تۆپی کوردستان لێژنەشان دەستنیشان کرد لە بۆەوەی کە پرۆژەی تەقدیم بکەن ئەو کێشانە ڕوو نەداتەوە دەبێت بە یاسایی بکرێت ئەمن یەک لەوانە بووم کە سەرپەرشتی یاخود لەگەڵ ئەو ئیشە بووم کە زۆری ئەو پرۆژانەی کە لە پرەیمەر لیگ لە وڵاتانی ئاسیەوی لە وڵاتانی مەسەلەن ئەفریقا وەکو جەزایر و ئەوانە کۆمەڵک یاسامان دەرهینە کە چۆن ئەو کێشانە بنبەر بکەین چ لەلایەن جمهور جەماوەر چ لەلایەن ڕاهێنەران سەرپەرشتیاران یاریزانان پرۆژەی زۆر ڕێک و پێک کە مەفروض وایە بە بەند و بە یاسا بۆماندا ڕشتونە کە ئێستا کە سوودی لێوەردەگیرێت بەڵام چۆنێتی تەطبیقکردنی ئەوە کێشەیە چکەمە بەڕاستی پێشنیارم کرد کۆمەڵە کەسێک هەستێ لایەنەکان بچێ لە هەر لیانەیەک وەکو سیمینارێک دکتۆر با تۆزێکی تر بابزانین چیمان پێکرد کاک دەرو منەوە ینی هەتا تەسەورەکەمە تا 2 ساعتی تریش ئەم بەرنامەیە بەردەوام بێوەسا بۆ نمونە بیرمان لای ئەوە نەبوو کە بەڕێزیان باسی کرد بەڵام بەڕاستی دەستی خسە سەر برینێکی زۆر ناخۆشتر ینی دوویانە لە کوردستانە یاریەکەن یەکتری قوبڵ ناکەن دەردی خۆی لێ سیاسەکان بەو هەموو تێبینی کە لە سەری هەمانە لە سەریان هەمانە ینی معقولە بانگەشەی دوو سیاسی نەرمونیان تر بێ لە یاری بەرشە و ڕیال بەڕاستی لە کوردستانە سەبارەت بەو یاریانەی باسی کرد بەڵێ بەداخەوە بەڵام بە شێوەیەکی گشتی من بە پێچوانەوە من وەزعەکەەوە بەخراب نبینم بۆ نمونە بە خۆشحاڵی یاری ئیسپانیا و ئینگلند لە ئیسکان تەماشام کرد و زۆر هەستم بە ئەمنیت کرد چەندها لە بەرەوەی کە پێم وایە کۆمەڵێک کەس لەوێن دەرن دەتوانن بەلای کەم هەڵ بدەم بمان پارێزن یەکەم هۆکار لە هەموو توێژینەوە زانستەکان باستەوە دەکات جابینکردنی هێزی پارێزەر ئەو تۆ پێی دەڵی ئاسایش پێی دەڵی زێرەڤانی پێی دەڵی پێشمەرگا هەر شتێ لەوە بێ کاتێک من چکە ئێمە لایەنگریەکمان هەیە کاتێک کەسێک دەبینین بە جلوبەرگی ڕسمی لە خۆمانەوە حەزەکەن تۆزە خۆمان ڕێکێن دوو پۆلیس لەولایە بەخوا ڕێزم بۆ قسەکە خۆ لەو ڤیددیواناتیەتی تەڵخەتە نورەکانیان بەسەر ئەو حاڵەتەیە کە وتماندی ئیندیڤژوەلایزیشن کابرا بە تەنیاوان ناکە بەڵام کە بۆ لەگەڵ عامێ دەستە شامێ هەز دەکاتیدا بزر دەبی ببینێ کۆمەڵێکیش با بکەم لەگەڵ ئەو پەری ڕێزم بۆ هێزە ئەمنیەکان هەندێک جار ئەگەر ساری پۆلیسەکە بەرشە بێ ڕەنگە تۆزە دەسین کاتیانی تۆزێکیش ئێمە باز لەوە بکەین کە هەندێک جار جیهەتی ئەمنیش جیهەتی ئەمنیش ڕۆڵەکان بێلایەن نییە ینی ئێستا یاریگاکان کە ینی ئەم قسەیە کەم خوانەخواستە بۆ چاکسازیە نەک بۆ ڕەخنەگرتن تۆ سەری یاریگاکان کە کۆمەڵێ بۆدیگارد ئاوە وەستاوە پشتی لە یاریەکەیە هەر ئاوڕێکیش نایەتەوە بەڕاستی یعنی لەبەر ئەوە تەمام بەڵام ئەم بەراوردە من لەگەڵ نیمە چونکە ئەم بەدیگاردە بە سێماک جارێک ماژۆر ناگرێ هەمماگانە وەرێگرێ ئەو جیاوازە بەڵام چەمیش بێ چەقڵ نابێ ئێمە لە ڕووی دەرونیەوە توانم قرار بم نازانم چۆنە بەڵام باش شتێکمان هەیە پێی دەڵێن ئارگومنت فرۆم ئۆتۆرەتی واتە ئەو قسانەی لە شوێنی بەرزەوەدیان بۆ نمونە سێ پۆلیس لێ وەستاون سیلاحێکیان پێەیە لە خۆتەوە خۆت محتەرەمەکەی ڕۆینەوەکو وابزان مخەدەراتم پێەیە هیچیش پێ نییە باشە ئەمە جۆرە ترسێک لەسەر ئەساسی تاک دروستە بێ کاتێک هەبوونی ئەوانە بۆ نمونە من دوێنە سیاری زۆرم بینی تەوەقوعم کرد کە چانسی ئەوەی شەڕ دروست بێ کەمترە بەڵام مانایوانە دروست نابێت دوو کەسایەتی ناو تۆپانێ دەکرێت دەور زۆر ببینی یاریزانێکی وەکو مسی هەوڵ بدە بۆ نمونە لە ساڵی 1995 نێلسۆن ماندێلا هاتە ناو یاری ڕەکبی ئەم یاری ڕەکبی بەوە بەناو بەنگە کەیسپی پێستەکانە بەڵێ و کاتێک ئەم کە پیاوە ڕەمزی شەڕی ڕەگەزپەرستیە هاتە ناو ساحەکە یان لە ساڵی 2007کان کە سین و ئەمریکا بەرامبەر یەک لە شەڕی ساردا بوون یاری پینگ پۆنگ یاری تیانسی سەرمێسکرا و سەرۆکی ئەمریکا چوەسین کۆمەڵشتی زۆر ئیجابی تێدا یەکەم شت میدیا چەندی باسیکەن تەواو نابێت دوو بابەتی عقلیت بابەتێکە بە ئاسانیشی لەسەر ناکرێت بڵام لە بەرنمەیەەکە پێویستمان بە پەروەردە هەیە پێویستمان بە ریسێرچەیە چەند توێژینەوە کراوە لە هەرێمی کوردستان کە ئەوەندە یاریە ئەوەندە شەڕی تێدایە چوزانین ئێمە وەکو هاندەرانی بۆ نمونە هاندەران یانەی هەولێر لەگەڵ فلان یانە دەزانین کە احتیمالە ببێتە شەڕ ئەویانە لەوانەیە ببێتە شەڕ بەڵام ئەوە لەوانێ نەبێت کاکتۆر لەم باش دەزانێت سێ کۆمەڵک شتمان هەیە پێ دەڵێن نەخۆشی دەرونی بەڵام بۆ نمونە کەسێک کە کحول بخواتەوە کەسێک کە مادە هۆشبەرەکان بەکاربێنێ لەوانەیە زۆر خێراتر تووڕە بێ چوار کۆمەڵی کەسێکمان هەیە کێشەی تووڕەییان هەیە هەر دەری ئەوانە بە عایلە عبوسن
لە خۆیەوە کەسێکی پەرچەکرد تووڕەیە پێنجم پەرچەکردداری کۆمەڵی کەسمان هەیە بڕیاری زۆر خێرا دەدا لە چرکێک پەشیمان دەبێتەوە ئەوانە هەموو پێ بەس کورتە قسێ بکەم بەکارهێنانی وشەی ئینگلیزی نیشانە زیرەچی نیە نیشانەی نەزانیە باشە چونکە ئینگلیزیەکەم باش بەس هەندێ مستەلاح ڕەنگە ئەوەنجەی بتوانم دەکەمەوە کوردی ئاساییە لەسەر قسە زۆر دەخ دەکەم تاکو بکرێت دەبێت بە کوردی قسە بکەم پێی دەڵێن مڵتی ئەپڕۆچ یعنی لە زۆر لاوە دەبێت لۆی بێی یەکێک لەوانە کە پێم وایە میدیا و دەستخۆشی بۆ جەنابەت بەڵام پەروەردە وەرزشوان وەزارەتی تەندروستی وەزارەتی هێزە ئەمنیەکان وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی وەرشولاوان بێم دیراسەیەم کەسانە بکەم کە تووشی ئەم شەڕابن لە ئیسکان بۆ نمونەم دەتوان پێت بڵێم 2000 کەسی لێ بودوێنێ باشە 2000 مامۆستا بێنە 2000 دکتۆر بێنە 2000 قەساب بێنە فیتەر بێنە لەسەر ڕای جیاواز ئەکیدم شەڕە گونجێ شەڕ دروستە بێ بابەتەکە تەنها ئەوە نییە تۆپی پێ کۆمەڵێک شت هەیە یەکێک لەوانە تۆپی پێ و یەکێک لەوانە وەکو بەڕێزت میدیا پەنجەی لە سەردانێ بەڵام ئەگەر قوڵتر نەکەین و من هەمیشە دەڵێم ئەگەر توێژینەوەمان نەبێت پێم وانێ بتوانین هیچ چاپ بکەین لە بۆی مە نازانین خەلەلەکە لەکوێیە دانیشین کەسێک تای هەیە پارەستۆڵێک پێ ئەدەین بیبزانین تایەکە لەکوێ هاتووە ئەمە هەتا لە توێژینەوەی باسژینەوەی زانستی مامۆستا قسەشەکە ینی من هەمیشا لە مێمە بۆ بەرنمەیەک ئەتوانم بڵێم ئیشێکی هەفتانەی سەرپێیمان کردووە ماشەڵا ئێوەمانان ئامادەن لێرە دانیشتون ئەم هەموو دیاردە و حاڵەتە ناشرینانە ئەگوزەری لە کوردستانە بۆ لایانی پەیوەندیدار زۆر بەجددی چوار گەنجی بە ئەزمموی وەکو ئێوەمانان ناهێنێت ینی ئەوە تا ئێمە سەرپێی دانیشتوین من خۆم دنیایەک شت فێر بووم خۆزگە تۆزێک دەسەڵاتمە بوو بمتوانایە شتێک چارە سەرکەم خۆزگە تۆزێک دەسەڵاتمە بوو بمتوانیا لە ڕووی سیاسیەوە وێنەیەکی جوانی وەرزشی کوردستان پیشان بین یەمە خزمەت زۆر کەمان ماوە مایکەکەت پێ باشە خۆزگە ئەمانتوانی ئەوە بکەین بەڵام بۆ ناکرێت لە ئاستی باڵا بەڕاستی بنسبەت ئەوەی بەڕێستان باز دەکەن ئەمە پرۆژەی ڕسمیمان ئەمن یەک بخۆم پرۆژەی ڕسمی پێشکەشی یەکێتی تۆپی پێی کوردستانمان کرد کاڵسەنگاندن لە بۆ بکەن لە ڕووی یاریزان لە ڕووی ڕاهێنەر لە ڕووی جەماوەر لە ڕووی داوەر کە ئەو کێشانە لە کامەیانە تەسەلسلی لۆ بکەی بزانی کامەیان کێشەکەیتی هەموو ئەوانەمان ئەمن لە توێژینەوەکانی لە توێژینەوە زانستیەکانیشم توێژینەوەم کردووە لەسەر ئەو شەڕانگەیزی و تونندتیژیە لە یاریگاکان هەیە بەڵام کێشەکە لە جێبەجێکردنیتی لە بۆ نمونە ئەمن لە ڕووی ئیداری ئەگەر یاریزانێک سەرپێچی بکە با بڵێن یاریزانێک زلێک لە داوەردەدا لە ڕووی ئیداری حکمی ئەو یاریزانە چییە ڕاگررتنی هەتاکەی لە ڕووی مادی حکمی چەند ئەوانەمان هەموو تەفسیل کردێ وردەکاریمان لەبۆی کرێ لە بۆیە چێت تۆپی کوردستان بەڵام لە جێبەجێکردنی کێشەمان هەیە لەبەرەوەی کە دەڵێن ئەوە یانێ ئەو جێیە 100% لەوانەیە نەتوانێت لەسەری جێبەجێ بکاتن دەستخۆش زۆر بە کورتی ببوورە کاک دەروون ئەم نزیک ئاگدارم لە دەستەی هاندەرانی هەولێر دهۆک زاخۆ نەورۆز ینی هیچ کێشەیەکیانە لە بینیە کە دەگەنە ناو یاریگا کێشە دروست دەبی ئەوجە خەڵکانەکەی خۆی دەخزێنتە ناو مۆزوعانە قەزیەکە گەورەتر دەبی دەستخۆش دو قسەم بۆ بکە دکتۆر پیرۆزبای لە هاندەرانی ئیسپانیا دەکەم پیرۆزبای لە هاندەرانی ئەرجنتین دەکەم و پێم وایە هاندانی دروست زۆر باشە سوودی زۆری هەیە مرۆڤ پێویستی بە دڵخۆشبوون و دڵتوندی هەیە مرۆڤ پێویستی بە شوێنێک هەیە بە شێکی دروست تووڕایی تێدا دەرکا مرۆڤ پێویستی بە کەسێک هەیە لەگەڵی بێ و پێویستی بە کەسێک هەیە دژی بێ بۆی من بزانم ئەو کاتانەی کە خەفەتە خۆم چۆنە کاتێک من ئیسپانیا ئەدۆڕێ لەوانێ ئەو ئامادەم کە بۆ ئەوەی کە من لە پەیوەندی خۆشەویستی ڕەفزێک وەربگرم دەستەواژەیەک ئەتوان بڵێم بەرگری دەرونی ڕزلیانس بۆەوە ئامادەمەکە و تاقیمەکاتۆ لە کاتی دڵخۆشیە یانی لە ڕووی زانستی دەرونیەوە ئەو خەفەتانش سوودی هەیە 100% لۆیە من ببینن زۆربەی تێڕوانینەکانم ئیجابێ لەسەر ئەو بابەتە ئەگەرچی کۆمەڵی خراپی زۆریشەیە لە ناو خۆمان بە تایبەت بەڵام باسی ئەوان کە بۆ تم قژ بە ڕەشی ماوەتەوە ئەوڵی بەردام لە زۆر ئیجابیانە وا قسم ئەوەیە مرۆڤ وەکو چۆن پێداویستێ سەرچیەکانە کە خواردنە و خۆراکە و هەناسەیە و لەگەڵ ئەوەی پاشەوانە دێتن ئەمانە ئینتیماش بەشێکە لەوە واتە خۆشەویستی لە بۆ ئەو شوێنە و ئەو یانێ و ئەو وڵاتە کە هەتا بەڵام دەربڕینەکەی جیاوازە مەفروض وایە ئێمە هاندەرانمان زیاتر ڕۆشنبیر بن زیاتر تێگەشتی بن هەرچەندە باسی کرد لە کۆمەڵ تاکێک
لەوانەیە قسەیەک بکە کاریگەری لەسەر هەموو پرۆژەکابی شڵە باشتر دەست خۆش ئەمن لە بواری پەروەردەیەکەوە باسیەوە دەکەم کە چ دایک و باوکان چ مامۆستاکان فێری قوتابیەکان بکەن فێری مناڵەکانیان بکەن کە شکستیش بەشێکە لە ژیان دەبێت شکست هەبێ چونکە تا شکست نەبێ ناتوانێت چۆن ڕێگەی سەرکەوتن بزانی شکست کۆتایی نییە و ئیتر مۆزوعەکە زۆر نۆرماڵە بە هەموو ئەوانەی کە پاڵپشتی مەسەرەن هەر یانەیەکەکەن یانەکەتان دۆڕا بەخوا بەیانی خەبەرتان بووە هیچ لە گۆڕێ نییە دەسەکانە خۆش بێ لە کۆتاییە من قسەیەکی ناو بەرنامەکە دووبارە ئاکەمەوە ینی وەکوو کاگئاری وتی لە ناو یاریگاکە سەیرەکەی دۆڕا و براوەی هەردوو یانەکە یا هەردوو هەڵبژاردەکە فانی لە ئارەقاویەکەی خۆیان ئەگۆڕنەوە بەڵام تۆ لە ئیسکانی داما و کە چەندین پیاوی بەتەمەن شەقامەکە پاکەنەوە لەو دەبانی تۆ شەڕی پێەکەی یەک تۆز بە منتەق یەک تۆز بە عەقڵ سەیری ئەم دیمەنە بکە تێگەی لەوەی کە تۆ شایەنی سەرزەنشکردنی هیوادارم شتێکمان کرد بێخوا ئافیس